پێم بێ ئەو دۆڵمەیە تایبەتمەندیەکەی چییە؟ ئەمە ئەمە چییە؟ ئەوە خواردنێکی تورکی پێ دەڵێن وەرق عینەب بیاڵەنجی. وەرەق عینەب یعنی گەڵای ترێ بڵێن گەڵامێ. ئەوە بێ ئەوەیە بێ گۆشتە پار بەژاریم کرد لەگەڵ جەماعەتی دروستکردنی نان، بەڵام ئەم ساڵ حەزم لێ بوو بەرهەمی خۆم هەبیتن بەدەستی خۆم ئیشی خۆم. ئەمە چییە؟ ئەوە خواردنێکی تورکی پێ دەڵێن وەرق عینەب بیاڵەنجی. وەرەق عینەب یعنی گەڵای ترێ بڵێن گەڵامێ. ئەوە بێ ئەوەیە بێ گۆشتە. باشە ناوەندەکەی برنجی تێدا؟ برنج و خضراوات. ئەوە خۆمانە یان کاوای ئەسڵە یعنی پێشتر هەر بابوو با پێرمان دا پێرمان ئەوە لەگەڵ دروستکردنی نان باش خەڵازبوونی دروستکردنی نان ئەوەیان دروست دەکرد زۆر بەتامە. تایبەتمەندیەکەی چییە؟ چۆن دروست دەکرێتن؟ چی تێدایە؟ ئاردا هەندێک بەهاراتی هەویر، تەندوری طین ئەوانەکەی خۆشتر دەبی. ئەوە کێک دروستم کردیە. چییە؟ کێکە بەس ئاردی تێدانیە، بسکت و هەندێک یعنی زبدە و ئەو شتانە تێم کردیە. ئەمن تقریبا 2-3 ساڵە پێشتر بە خۆمان دروستمان دەکرد لە خۆمان لە جیران لە ئەو شتان، بەڵام یعنی کە بووە وەکو مەشروعەتی بچووک دەبینم عالم زۆر داوای دەکەن کردمە وەکو مەشروعەتی بچووک. هەر ئەمڕۆ لێرە باشداریت کردویان شوێنی خۆتت هەیە ڕۆژانە ئەم شتە دروستەکەی؟ ڕۆژانە نییە، بەڵام لەسەر داوار کاری خەڵک تەلەفۆنە بۆ دەکەن دروستکەن لە بۆیان یعنی حەزر دەکەم ئابادە دەکەم لە ڕایان لێیە دەستا زۆر الحەمدولیلا.